مامەسا ئیسە بازێ پیا بوون یعنی ئەچن ڤیدۆی دایک و خوشکی خۆیانەکەن و لە پەیجێکا دەیەنێن تایبەتە بۆ شتانە چی دێکەن هەر ڤیدۆیەکەن ڤیدۆ کە خوشکەکەی نادا بە بەردەمیا بۆ نمونە بەجلی ماڵ و ئەمانە ئەوان مەحرەمیەکن خوشکەکەی بە بێخەمیەدا بە بەردەمیا کێشی نێوەجێ ڕسمیەگرێت و بڵایەکە تۆ لە پەیجێکە ئەیسا مامەسا ئەمە نەزانم بەچێتە هینی چیوە بەس زانی چۆنە براشینەکەم خۆی ڕاستیەکەی هەموو نێرینەیە پیاو نییە یعنی صفەتی پیاوەتی لە هەموو کەسێکانی قوربانگیان پیاوبوون لەم زەمەنی خۆمانەیە بەڕاستی لە مەترسیایە ڕاستەکەی مامەسا ئەڵە مامەسا ئەو هاکەروشتانە مامەسا ئیشیان چیە هەر بەڕاست بەخوامانەکە ئەڵێن ئێمە هاکەکەی نۆمانە هەر بە ئیشێک وەکو هەر وەکو دزیەکەی پێەکەن با بچن هەر ئیشێک ها بۆ خۆش بکەن بڕۆن دوو پەیج بسووتێنن قوربانگیان مەسەلەکە پەیج نییە ئێستا ئەم قسانەی من هەمووی ڕیکۆرد دەکرێ و لە هەر پەیجێکا بڵاو بێتەوە خەڵک یەکسەری کاتە مۆبایلەکەی خۆی و داوڵۆن دێکات شتەکە بە سووتانی پەیجش چارەسەر نابێت یا ڕەبی خوایە تۆ دوعای بکە بڵێ خوایە ئابڕوو ناموس و حەیامان سیانەت بکەیت و زمان پارێزی والله ئیشەڵا مامەسا بەس مامەسا هەر هی خوشک و دایکنی یعنی هی خاڵۆژ نییەکە هی مامۆژ نییەکە یعنی لە پەیجەکە هەیە هەر بڕۆ لە تیلیگرامە بینووسە ئێنێ بەخوا مامەسا یعنی تەواو بڵاو بۆ تۆ واللهی قوربانگیانی تر ئەوەش چییە دووری ئەو خەڵکەیە لەو ئیسلامە ئەو ئیسلامە یعنی نیزامە بۆ ژیان ڕاستەکەی مامەسا ماڵەکانی لەسەر پیتەکان داناوە لەژێر پیتەکان دانەوە دەسە ئەگرێت چۆن نانەخۆی دەسە ئەگرێت چۆنە چی بۆ بازار دەسە ئەگرێت چۆن سەیرانەکەی دەسە ئەگرێ چۆن مامەڵاکەی چۆن ئەبی بە خوێنکارێکی سەرکەوتو چۆن ئەبی بە مامۆسایەکی سەرکەوتو چۆن ئەبی بە خوێنەرێکی سەرکەوتو چۆن ئەبی بە مامۆسایەکی سەرکەوتو بۆیە ئەو ئیسلامە ڕنگدانەوەی نەبوو لە هەر ماڵێکە ئەو کارە ساتانە چاوەڕێیەکات ڕاستەکەی مامۆسایگیان تۆ قەت بینیتە ئافرەتێکی داوێن پاکی قورئان خوێنی دەست بە دەستنوێژی یعنی دیندار و خواناس مەلەفی بڵاوێتەوە خانەوادەیەکت بینی و خانەوادەیەکی ناسراوی معروفی دینداری خواناسی ئەم شارە شەوان کچەکەی بێ لە تیکتۆک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان لایف کاتەوە ڕقص و سەما بکات و بەجلی خەوە خۆی عەرزکا بۆ کوڕی خەڵک وادەیەکی بەڕێز شکەبەی باوکو دایکی لە ناو خەڵکا معروف بن بە دەستپاکی و دایان پاکی و ئەمین لە ناو خەڵکا کچەکەی بێت مایکی بنێرێ لەگە کوڕی خەڵکا گاڵتە و گە بکات و حەکایەت و قسەی لابەلا بکات هەبووە الحەمدولله شتیوانە لە ناو هێنەکانە موسڵمانەکانە بەس باسیەکەیە بە ناوی موسڵمانەوە ئەواکەنە والله برم ئیتر وەکوتم حتى یەک تۆزێ زەڕێیە پیاوەتی تیا بێ ڕسم و ڤیدۆی خێزان و مناڵەکانی یان چی پێڵێن خوشکەکانی کچەکانی بڵاو ناکاتەوە عەرزیان کاو بەجلی خەوەوە یان بەجلی ناوماڵە و دوای بڵاویان کاتەوە ئەوە بەڕاستی شەرمە